دوای 20 ساڵ لە کارکەوتنی کارگەی زەیتی عەربەت لە ئێستادا ئامادەکاریەکان بۆ وەگەڕخستنی بەرەو کۆتایی دەچێت و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا دەست بە بەرهەمهێنانی ڕۆن بکات. بەپێی گوتەی بەڕێوەبەری کارگەکە لە سەعاتێکدا توانای وەبەرهێنانی 3000 لیتری ڕۆنی زەیتیان دەبێت. کارگەکە لە ئێستادا بە هاوکاری لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی کوردستان و بەڕێوەبەری کشتوکاڵی دەڤەری شارە زۆر لە هەوڵی پێدانی بنەتۆوی گوڵە بەڕۆژەی تایبەتن بەسەر 40 جوتیار بەمەرجێت. ئەو جوتیارانە ڕووبەری زەویەکەیان لە 5 دۆنم کەمتر نەبێت و سیستەمی دوو خود واتە لە ساڵێکدا دووجا بەرهەم بچنەوە پەیڕەو دەکەن بۆ ئەوەی بتوانن هەر بە بەرهەمی ناوخۆ ساڵێکی تەواو بە بەردەوامی ڕۆن وەبەر بهێنن. سایلۆی تایبەتیش بۆ هەڵگرتنی گوڵە بەڕۆژە لە کارگەکەدا دروست کراوە. هاتووم ئەم کارگەم لە حکوومەتی هەرێم وەرگرتووە بە ئیجار بە ساڵانە هاتووم بیخەمە ئیش بۆ خەڵکی عەربەت و خەڵکی شارە زوور. هیوادارم سوودیان پێ بگەێنن، هیوادارم نەجاحەت بێنم لە ئیشەکەمە بە ئیزنی خوا ینی ئیسفادە لەم ئیشە ئەکەین. ئەتوانین زیاتر ئەوەلێت بۆ خەڵکی عەربەت هەیە کە لێرە ئیش بکە. تەمە گوڵە بەڕۆژە لە زەوی زۆی لە زەوی بەراوەچێت لە سنوورەکەمانە ئێمە خاوەنزەویکی بەرای بەپیتین لە سنووری قەزای شارە دوور کەوا لە ئێستادا لە کۆی ڕووبەری 16 دوێن کە بەکاریە بۆ کشتتوکاڵ 1950 دوێنمی زەوی بەراوە پشت دەبەسێ بە ئاوی ڕووبار و چەم و کانی و بیرەکان و زەوی بەنسبەت سەبارەت بە تۆوی گوڵە بەڕۆژیا بە بەرهەمی گوڵە بەڕۆژە تا ئێستا جاران باش بووی ساڵانی نەوەکە باش پێدا لەبەرەوەی بازاری و بەکانە بۆ معامل بۆ گەلێ مەبەسێتە بەڵام ئێستا چەند ساڵێکە بەرهەم و چاندنی گوڵە بەڕۆژە پاشەکشی کردووە لە سنوورەکەمانە. کارگەکە دەتوانێت هەلی کار بۆ 40 هاوڵاتی بڕەخسێنێت و ئەندامێکی لیژنەی کشتتوکار لە پەرلەمانی کوردستان دڵنیایی لە هاوکاری حکوومەت بۆ کۆمپانیاکە دەردەبڕێ و بە سوودی جوتیار و بەکاربەر ناوی دەبات. ئەم کارگەیە ئەوەندەی بۆ جوتیارە ئەوەندەش بۆ بەکاربەر و هاوڵاتیە، ئەوەنەی بۆ خاوەن کۆمپانیا و کارگەکانە، ئەوەنەش بۆ مەسائلی اقتصادی وڵاتەکەمانەوە بە هەدەرنەدانی پارێکە بە پارەی زەبەلاح و گەورەمان ئەچێتە دەرەوە هەمووی بۆ هاوردەکردن. ئەم کارگەیە ڕۆنی زەیت لە هەرێمی کوردستان بەرهەمەیەنێ و ڕۆنی زەیتی گوڵە بەڕۆژە لەلایەک بۆ جوتیارەکانە چونکە ئێستا سەرقاڵی ئەوەین کە کارکە لە کۆتایی کارەکانی نزیک بۆتەوە ئینشاڵڵا لە نزیکترین وەختا دەست بەوە کە بەرهەم خاتە بازاڕەوە تۆی مصدەقی ئۆکرانیا هێنێ ئیدا بە جوتیارەکان کە تۆی تایبەتە و بۆ خۆشی بەرهەمەکانیان لێ وەرەگرێت. ئەم کارگەیە لە پێشووتریشدا کارگەی وەبەرهێنانی ڕۆن بووە، بەڵام نزیکەی 20 ساڵ لە کار کەوتووە بە شێکی ئامێرەکان لە وڵاتانی دەرەوە هێنراون و شارەزا و ڕاوێژکارانی تایبەت هێنراون بۆ سەرپەرشتیکردنی دەستگاکانی کارگەکە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە عەربەت.